بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. لا باسي شرحي أصول الثلاثة دقينا لدرسي بينجم دا دقينا وأنواع العبادة جوركاني عبادة بنداتي كردن بو خواي پروردگار لدرسي بينجم دا ألوي ودس بيدكين دانر بمان ضليت وأنواع العبادة التي أمر الله بها وهروها جوركاني أو عبادتيك خواي پروردگار فرماني بيكردون شي بكين أو عبادتانا تنها بو خواي پروردگار بكين وكو چي وكو إسلام وهروها إيمان وهروها إحسان وتشاككاري ومنه واتا لواني لو عبادتاني كخواي پروردگار فرماني بيكردون كدبيت تنها بو خواي پروردگار يان بكينو أنجام يان بدين بريتيا لچي بريتيا لا الدعاء واتا پاران ولبر خواي پروردگار والخوف ترسان لخواي پروردگار والرجاء أميد هبون بخواي پروردگار والتوكل پشتبستن بخواي پروردگار والرغبة والرهبة رغبتي جواتا إنسان أويك للاي خواي پروردگارا رغبتي ليه بي حزي بويه بي وهروها أميدي بيه بيت ورهبتي جواتا ترسان لخواي پروردگار واتا إنسان لبيني خوف ورجاء دابت والخشوع وهروها ملكتي ضلد ملكز بي بو خواي پروردگار أو جوريكي ديكي عبادتا والخشية وهروها ترسانيش لخواي پروردگار بلام خشيت لخوف تايبت ترى خشيت بريتيا لترسك كناسيني لقل دابت والإنابة قرانو بولاي خواي پروردگار والاستعانة داوا كردن لخواي پروردگار والاستعاذة واتخوبنادان بخواي پروردگار كاتك دلين شي أعوذ بالله من الشيطان الرجيم خومان پناه بدين بخواي پروردگار لشيطان ولهرچي شتيك كزياني هيا والاستغاثة هاوار بو بردن هاوار بو لا كردن أو جوريكي عبادته والذبح ذبح چيا سربرين بو خواي پروردگار والنذر نذر بكي قبل لسرم نذر بفلان شتا دكم ياخد فلان خيري دكم يان فلان شتا دكم قرباني دبي أو تنها بو خواي پروردگار بيت وغير ذلك وغير أوانش كباس من كردن دانر ضليد من العبادة لو بنداتيانيك التي أمر الله بها كخواي پروردگار فرماني بيكردون كدبي تنها بو خوايان بكين وهروها نابي بشي غير خواي پروردگاري تدابت كلها لله تعالى دبي همو أوانا بو كيبن بو خواي پروردگار بن هر جوريكي او بنداتي او جوركاني ديكش اگر بو غير خواي گور بيان كين دبيت چي دبيت الشرك دبيت هاو بجدانان لبروي بنداتي دبيت انها بو كي بيت خواي گور دفرمي وانا ربكم فاعبدون امن پروردگار تانم كواتا هر امن بپرستن كواتا همو جوريكي بنداتي دبيت انها بو كي بيت تنها بو خواي پروردگار بيت انجا دانر بلغ دينيتو بو او عبادتاني كباسي كردن بو او بزاني كهر يكيك لو عبادتانا بلغي لسرا كدبي تنها بو خواي پروردگار انجام بدرن ضلي والدليل قوله تعالى بلغ من چيا خواي گورد فرمي وأن المساجد لله مزگوتا كان بو خواي پروردگار نمالي خواي پروردگارن فلا تدعوا مع الله أحدا ما بارينو داوام مكن لقل خواي پروردگار لهيج كسيك و هيج تيكي ديكا كواتنابي لقل خواي قوردا هاوار بو هيج تيكي ديكا ببي وهروها بباريوا لهيج كسيك و هيج تيكي ديكي زندو بيت ياخد مردو بيت فمن صرف منها شيئا هر كسيك شتيك لو شتانا لو عبادتانا بو غير خواي پروردگار بكات لغير الله تعالى
بۆ غەیری خوای گەورە ئەو بەندایەتیانە بکە بۆ نمونە لە غەیری خوای گەورە بپارێتەوە بچی لە قەبرێکی بپارێتەوە یاخود لە کەسێک لە شێخێک لە فلانێک لە فیسارێک ئەوەی کە دەبێت لە خوای گەورە هاوار بکەین یان هاوار کاتە غەیری خوای گەورە یا غەوسی گەیلانی والعیاذ بالله یا شێخ فلان کەس و یا نازام چی ئەوانە ئەوە بەڕاستی جۆری تووشی جۆرێک لە شرک و هاوبەشدانان دێ بۆ خوای گەورە فهو مشرك كافر ئەو کەسێکە کە دەبێتە ئینسانێکی مشریک و بێباوەڕ دەبێت تەوبەی لێ بکا و ئەگەر نەزانی دەبێت ئاگادار بکرێتەوە. ئەنجاوە دلیل و قوله تعالى بەڵگەیەکی دیکەمان ئەوەیە خوای گەورە دەفەرمێت ومن يدعو مع الله إلها آخر هەر کەسێک هاوار بکات و بپاڕێتەوە لە غەیری خوای پەروەردگار یان لەگەڵ خوای گەورەدا لە کەسێکی دی یان لە شتێکی دیکە بپاڕێتەوە لا برهان له به هیچ بەڵگەیەکی نییە لە لای خوای پەروەردگار. ئایا ئەو کەسەی کە هاوار دەکاتە غەیری خوای گەورە ئەگەر پێی بگوترێت بەڵگەیەکمان بۆ بێنەوە لە قورئان و لە سونەتی ئایا بەڵگەی دەست دەکەویت؟ نەخێر بەڵگەی دەست ناکەویت بە پێچەوانەوە بەڵگە هەیە کە نابێ هاوار بکەیە غەیری خوای پەروەردگار فإنما حسابه عند ربه ئەوە حساب و کتابی لە لای خوای پەروەردگارە و خوا حساب و کتابی لەگەڵدا دەکات إنه لا يفلح الكافرون بەڕاستی کەسانی بێباوەڕ سەرفراز نابن. پێغەمبەریش دەفەرمێ صلی الله عليه وسلم الدعاء مخ العبادة پاڕانەوە لە پەروەردگار کڕۆک و ناوەڕۆکی بەندایەتیکردنە بۆ خوای پەروەردگار. جا شتێک کە ناوەڕۆکی عیبادەت بێت شتێک کە کاکڵی عیبادەت بێ ئایا دەگونجێ ئینسان بۆ غەیری خوای گەورە بیکات؟ پاڕانەوە لە خوای پەروەردگار عیبادەتە بەڵکو یعنی کاکڵی عیبادەتە. جا بچی لە غەیری خوای گەورە بپاڕێەوە معنای وایە چیت ئەنجام داوە؟ هاوبەشت بۆ خوای پەروەردگار ئەنجام داوە خوا پەناماندات. بەڵگەیەکی دیکە خوای گەورە دەفەرمێت وقال ربكم ادعوني استجب لكم وقال ربكم پەروەردگارتان گوتی و پێمان دەفەرمێت چی؟ ادعوني استجب لكم داوام لێ بکەن وەڵامتان دەدەمەوە. ئەدی باشە ئەو کەسەی کە هاوار بۆ غەیری خوای گەورە دەبات بەڵگەیەکی چی بەدەستەوەیە؟ خوا نافەرمێ داوام لێ بکەن وەڵامتان دەدەمەوە. ئەدی بۆچی ئێمە بچین داوا لە قەبرێ بکەین و داوا لە غەیری خوای پەروەردگار بکەین؟ نابێت. خوا دەفەرمێ داوا لە من بکەن وەڵامتان دەدەمەوە بەڵام بە مەرجی خۆی تەبعاً. إن الذين يستكبرون عن عبادتي ئەوانەی کە خۆیان بە گەورە دەزانن لە بارەی عیبادەت و بەندایەتیکردن بۆ ئێمەوە لە بارەی پاڕانەوە لە ئێمەوە خوا دەفەرمێ سەیەدخولونە جەهەنەمە داخرین لەمە و دوا ئێمە بە سەرشۆڕی دەیان خەینە ناو ئاگری دۆزەخەوە. بۆچی؟ چونکە ئەوان لە دنیادا لە ئاستی بەندایەتیکردن بۆ خوای گەورە خۆیان بە گەورە دەزانن خوای گەورەش لە جەزای عەمەل و کردەوەی خۆیان سزایان دەدا کە بریتیە لە خستنە ناو دۆزەخ بە سەرشۆڕی خوا پەناماندات. ودليل الخوف ئەوە باسی چ بوو؟ ئەوە بەڵگەی پاڕانەوە بوو. پاڕانەوە نابێت لە غەیری خوای پەروەردگار بێت. دوعاکردن دەبێت تەنها لە خوای پەروەردگار بپاڕینەوە و دوعا بکەین و داوا لە خوای پەروەردگار بکەین. ئەنجا دەڵێەوە دلیل الخەوفی ئەدی بەڵگەمان چییە کە دەبێت ترسمان تەنها لە خوای پەروەردگار هەبێت بەڵام ترس عیبادەتی. خوای گەورە دەفەرمێ فەلا تەخافوهم لەوان مەترسێن وەخافونی ئین کنتم مؤمنین لە من بترسێن ئەگەر خۆتان بە ئیماندار دەزانن دەبێت تەنها لە من بترسن. بەڵام چەند جۆرێکی ترسمان هەیە. یەکەم ترسێکی طەبیعی ئینسان جاری وا هەیە شەوە لە شتێک دەترسێ لە جانەوەرێک دەترسێ بە طەبیعی مەترسی لە تاریکایی هەیە لە شتێک هەیە ئەوانە پێی دەڵێن چی؟ پێی دەڵێن خەوفێکی طەبیعی ئەوە قەیناکە دانە لەگەڵ ئەوەی نییە. بەڵام ترسێکی عیبادەتیمان هەیە کە لە دڵەوە بترسی پێت وابێ غەیری خوای گەورەش قازانج و زەرەری بەدەستە پێت وابێت قەبرێکیش زەرەر و قازانجی بەدەستە پێت وابێ فڵان و فیسارێکیش دەتوانێت زەرەرت پێ بگێنێ. وەکو کابراەک داوایەکی لە خەڵکی کرد بوو گوتبووی ئەگەر بێت و ئەو دایان بۆ جێبەجێ نەکەن ئەوە دوعاتان لێ دەکەم ئەگەر فڵان و فڵانم نەدەنێ دوعاتان لێ دەکەم. جا کابرا بۆچی دوعا بۆ خۆت ناکەی خوا بەداتێ
داوا لە خەڵک دەکەی خەڵک بداتێ پێ دوابێ کە غیری خوای گەورە زەرەر و قازانجی بەدەستە بترسی لەوەی کە قەبرێک دەتوانی زەرەرت لێ بدات کاتی خۆی بێباوەڕان پێغەمبەریان ترساندووە یاخود پێغەمبەرانیان ترساندووە گوتویانە بتەکان دەست لێ دەهاژێنن دەست لێ دەوەشێنن زەرەرێکت لێ دەدەن ئەگەر ئینسان پێی وابێ بتێک قەبرێک فلانێک فیسارێک بێجگە لە خوای گەورە زەرەر و قازانجی بەدەستە ئەوە دەبێتە چی؟ دەبێتە خەوفێکی شیرکی کە دانەر مەبەستی ئالەوەیە. سێم جۆرێکی دیکەی ترسمان هەیە کە ئینسان لەبەر خەڵکی لەبەر ترسی خەڵکی واز لە عیبادەتێک بێنێت یان لەبەر عیبەی جاری وایە نەچێتە مزگەوتێ یان پێی عیب بێ کارێکی کاکە کارێکی شەرعیە پێی عیب بێ زۆر گەنج هەیە پێی عیبە کارێکی شەرعی بکات فەرمانێکی خوای گەورە جێبەجێ بکات لە ترسی کۆمەڵگا و لە ترسی قسەی خەڵک ئەوە شیرکی نییە بەڵام ئینسان پێی تاوانبار دەبێت گوناهبار دەبێت نابێ ئەو جۆرە ترسەش هەبێت دانەر مەبەستی لەو جۆرە ترسە ئەوەیە کە نابێ ئینسان لە غیری خوای گەورە بترسێت بە جۆری عیبادەتی پێ دوابێ لە دڵەوە غیری خوای پەروەردگاریش زەرەر و قازانجی بەدەستە. ئیبن تەیمیە جوانی فەرمووە دەفەرمێ هەر کەسێک ئینسان ئەگەر ترسی نەبوو شوێن هەوا و ئارەزووی خۆی دەکەوێت ئەگەر مەترسیت نەبوو لە لای خوای پەروەردگار ئەو کاتەی هەچی دەیکەی لە لێپرسینەوە ناترسی معناوایە شوێن هەوا و ئارەزووی خۆت دەکەوی و ئەو کاتەش ئینسان بە هیلاک دەچێت خوا پەناماندات. ودلیل الرجاء بەڵگەکانی هیناونەوە لەسەر هەموو ئەو جۆرانەی کە باسی کردن زۆر جوانە ئەگەر لی تێبگەن دەڵێ بەرگەمان چییە؟ ئەدی ئینسان دەبێت ڕەجا و تکای تەنها لە خوای پەروەردگار بێ و ئومێدی تەنها بە خوای پەروەردگار بێت. بەڵگەمان ئەوەیە خوای گەورە دەفەرمێ فەمەن کانە یەڕجوو لقاء رەبه هەر کەسێک ئومێدی بە لیقا و گەیشتنەوە بە پەروەردگار هەیە بە بینینی پەروەردگار هەیە ئومێدی هەیە پەروەردگاری ببینێت دەبێت چ بکات؟ فليعمل عملا صالحا دەبێ کار و کردەوەی چاکە ئەنجام بدات ولا يشرك بعبادة ربه أحدا نابێ هیچ کەسێکیش لەگەڵ خوای گەورە بکاتە هاوبەش و شیرک ئەنجام بدات کەواتە ئەو کەسەی کە ئومێدی هەیە خوای گەورە پێمان دەڵێ دەوێت دووشت بکات یەکەم کار و کردەوەی چاکە بکات دووهەمینیان هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیار نەدات. ئەنجا دوو جۆر ڕەجا و ئومێدمان هەیە دوو جۆر ڕەجا و ئومێدمان هەیە یەکێکیان پێی دەڵێن ڕەجای مەحموود واتە ڕەجایەک کە باشە و زۆر چاکە و سوپاس کراوە یەکێکیشان پێی دەڵێن ڕەجایەکی مەذموم واتە زەمکراوە و شتێکی خراپە کێ دەزانێ ئەو دوانە چین؟ دوو جۆر ڕەجا و ئومێدمان هەیە ئومێد هەبوون بە خوای پەروەردگار بەڵام ئیوا هەیە ئومێدی هەیە بەڵام هیچ ناکات دوو جۆر ڕەجامان هەیە جۆرێکیان باشە جۆرێکیان خراپە ئەو جۆرەی کە باشە ئەوەیە ئینسان کار و کردەوەی چاکە بکە و ئومێدی بە پاداشتی خوای پەروەردگار هەبێت ئومێدی بە گەیشتنە خوای پەروەردگار و بەهەشتی خوای پەروەردگار هەبێت ئەوە شتێکی چۆنە؟ شتێکی زۆر باشە بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێ فەمەن کانە یەڕجوو لیقاء رەبه ئەو کەسەی کە ئومێدی بە گەیشتنەوە پەروەردگار هەیە و بینینی پەروەردگار هەیە فليعمل عملا صالحا بادانەنیشین کردەوەی چاکە بکات ولا يشرك بعبادة ربه أحدا. بەڵام جۆری دووهەم ڕەجایەکمان هەیە کە خراپە مەذمومە ئەویش ئەوەیە ئینسان خراپەی بکە ئەنجا ئومێدیشی بە خوای گەورە هەبێت یان هیچ کار نەکە هەر پاڵداتەوە بڵێ بەتەما خوای ئەو پێی دەڵێن چی؟ پێی دەڵێن کوردەواری پێی دەڵێن خەیاڵ پڵاو پێی دەڵێن خۆفریودان دەڵێ کۆڕما بەسا دڵت باش بێ دڵ هیچ ناکە نوێژان ناکە وەڵا دڵم باشە وەڵی دڵت باش با کردەوەکانیشت باش دەبوون ئەی معنای هەیە دڵت باش بێ و زمانت باش نەبێ و کردەوەکان باش دەبن برم یان ئینسان هیچ نەکات هەر دانیشی و پاڵداتەوە کاکەشتی وا هەیە ئەتو هەر پاڵدەیەوە و لە دنیادا بەتەمای دەرەجەش بێ و بەتەمای کار و کەسابەت و پارەش بێ و بەتەمای فڵان و فیساریش بێ هێنادە دەگیفانێت کوردەواری دڵە خۆ بۆت ناباری برم ئەی بەهەشتیش هەروایە ئەگەر ئینسان هیچ نەکە هەر بڵێ خەیاڵ پڵاوی بکە و بەتەما خوای و خوا بەڕەحمە کاکە ئەوە ڕەجایەکی خراپە و نابێ ئەو جۆرە هەبێ بەڵکو دەبێ ئینسان کار و کردەوەی چاکە بکە و
ئومێدی بەچی هەبێت بە پاداشتی پەروەردگار هەبێت کە مەبەست لە ڕەجا لێرەدا مەبەستی ئەو جۆرەیە. یەکەمیان ئینسان دەبێت کار بکات، دووهەمیان ئینسان دەبێت داوا بکات، سێمیان دەبێت ئینسان چاوەڕوان کات. ئەوە ڕەجایەکی مەحموودە و هەروەها ڕەجایەکی باشە و سوودی بۆ ئینسان هەیە. ئیبن تەیمیە قسەیەکی جوانمان پێ دەڵێت جوڵێنەری دڵ و دەرونی ئینسان سێشتە. ئەوەی کە ئینسان دەجوڵێنێت سێ شت پاڵ بە ئینسانەوە دەنێ و دەیجوڵێنێت. یەکەمیان خۆشەویستی، دووەمیان ترس، سێمیان ئومێد هەبوون. یەکەمیان خۆشەویستی، چونکە ئینسان ئەوەی کە خۆشی دەوێت حەز دەکات پێی بگات، حەز دەکات ئەوەی کە خۆشەویستەکەی پێی خۆشە ئەنجامی بدات. ئەگەر ئێمە خوای گەورەمان خۆش بوێت لە دڵەوە حەز دەکەین خوای گەورە چی پێی خۆشە ئێمەش ئەوە ئەنجام بدەین. ئەوە جوڵێنەری دڵی ئینسانە. دووهەمیان ترس، وات لێ دەکات ترس لە جەهەنەم نزیکی قەدەغەکراوەکانی خوای پەروەردگار نەکەویەوە. سێمیان ئومێد هەبوون، ئومێد بە بەهەشت بە پاداشت و ڕەزامەندی خوای پەروەردگار وات لێ دەکا ئەوەی خوای گەورە پێی خۆشە ئەنجامی بدەیت. تەماشاکە بەرام ئەو سێشتانە جوڵێنەری چینە؟ جوڵێنەری دڵ و دەرونی ئینسانن. ئەو سێشتانەتان لەبیر بێ لێتان دەپرسمەوە ئەوەی کە ئینسان دەجوڵێنێت چییە؟ سێشتە. یەکەمیان خۆشەویستی خوای گەورە، دووهەمیان ترسان لە خوای پەروەردگار، سێمیان ئومێد هەبوون بە خوای پەروەردگار. باشە بەرام ئەو سێشتانەتان لێ دەپرسمەوە جوڵێنەری ئینسان چییە؟ دڵی ئینسان چی دەی جوڵێنێت؟ سێشت برام لەبیرتان بێت چی بۆ ئەو سێشتا؟ خۆشەویستی خوای گەورە، ئومێد بە پاداشتی خوای گەورە. ئەو قەولەیە زۆر گرنگە برام. ئەنجادانە پێمان دەڵێەوە دەلیل و تەوەکولی، بەڵگەی پشتبەستن بە خوای گەورە چییە؟ بەڵگەی قورئانمان هەیە، خوای گەورە دەفەرمێ وعلى الله فتوکلوا. جار و مەجرور پێش کەوتووە بۆ چییە؟ بۆ زیاتر تایبەتکردنە. دەفەرمێ وە لەسەر خوای پەروەردگار چتان هەبێت تەوەکولتان هەبێت. تەوەکل تەنها لەسەر خوای پەروەردگار ببەستن، پشتی پێ ببەستن. ئین کنتم مؤمنین، ئەگەر ئێوە خۆتان بە ئیماندار دەزانن. ئەنجا تەوەکل چییە؟ تەوەکل پشتبەستن چییە بە خوای پەروەردگار بۆ ئەوەی بە شاکلی حاڵی بین؟ بریتیە لە چی؟ بریتیە لە صدق الاعتماد على الله. عوسەیمین ئەو پێناسەیە کردو، زۆر پێناسەیەکی جوانە. تەوەکل چییە؟ دەبێت سێشتی تێدا بێت. صدق الاعتماد على الله، دەبێت بەڕاستی اعتیمادمان تەوەکلمان لەسەر خوای پەروەردگار بێت. لە چیدا؟ لە جەلب المەنافع ودەفع المەضار. دەبێت پشتمان بە خوای پەروەردگار ببەستین، اعتیمادمان لەسەر خوای پەروەردگار هەبێت لە بەدەست هێنانی قازانج و هەروەها لە دوورخستنەوەی زەرەر و زیان. ئەنجا دووەمیان مع الثقة به سبحانه وتعالى، دەبێت متمانەشمان بە خوای گەورە هەبێت، اعتیمادمان لەسەر هەبێ، متمانەشمان پێی هەبێ کە ئەو خوای پەروەردگارە دەتوانێت هەموو شت بکات و هەموو شتێکی لەدەست دێت و بەهانەی بەندەی خۆیەوە دێت. سێمیان وفعل الأسباب الصحيحة، دەبێ ئینسان چی بکات؟ دەبێ ئینسان هۆکارەکان ئەو هۆکارانەی کە دروستن، بۆیە دەڵێ صحیحە، لەبەرەوەی هەندێک هۆکار هەیە دروست نییە کە بەدەستیەوە دەگری، هەندێک هۆکار هەیە کە ئەنجامی دەدەی دروست نییە. ئینسانێک بۆ ئەوەی کە چابێتەوە لە نەخۆشی بچێتە سەر قەبرێکی، ئەو هۆکارە دروستە یان نا؟ دروست نییە، لەبەرەوەی دەبێتە شیرێک. نابێت چاوەڕوان لە غێری خوای پەروەردگار بکەیت، نابێت پێی وابێ غێری خوای گەورە شیفای بەدەستە. بەڵام ئینسان بچێتە لای دکتۆرێکی وەکو هۆکارێک کە ئەوە لە شەرعدا ئەمر پێکراوە و شتێکی مەشروعە، ئەوەیان شتێکی دروستە. بۆیە دانەر پێمان دەڵێ چی؟ عوسەیمین پێمان دەڵێ ئەنجامدانی هۆکارە دروستەکان و هۆکارە شەرعیەکان. کەواتە تەوەکل دەبێت سێ شتی تێدا بێ. یەکەم ئیعتیمادت لەسەر خوای گەورە هەبێت، دووەمیان متمانەت بە خوای گەورە هەبێ، سێمیان هۆکارەکان دەست پێوە بگری، هۆکارە شەرعیەکان. نەڵێ کاکە وەڵا جا بەتەما خوای پشتم بە خوای قایمە،
آخر پشت بەخوای قایمە بەڵام دەبێ هۆکارەکان بەدەستەوە بگری. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کۆچ دەکات لە مەکەیەوە بۆ مەدینەی هەر ناڵێ بە تەماخوای یەکسەر بڕوات، هەموو هۆکارەکان بەدەستەوە دەگرێت، هەموو هۆکارەکان جێبەجێ دەکات، ئەوجا کۆچ دەکات. تەماشاکە ئیمامی عەلی لە شوێنی خۆی دادەنێت، کەسێک دەگرن لە ڕێگایەدا هاوکاریان بکات، وەڵاخی ئامادە دەکەن، بە غەیری ئیتیجاهی مەدینەیدا دەڕۆن بۆی پێیان نەزانن، شوانێکی ئامادە دەکەن بۆی مەڕەکان بینی بە شوێن پێیاندا شوێن پێەکەیان دیار نەبن. هاتە تەماشاکە پێغەمبەر چی کردووە؟ ئایا هەر کتوێتی وڵا دەی بەتەما خوای پشتم بەخوای قایمە هەرەوە کیفایەتە؟ نەخێر. کەواتە تەوەکول چییە؟ سێ شتی تێدا بێت، ئەو سێ شتتان دەبێت لەبەر بێت. یەکەمیان ئیعتیمادت لەسەر خوای گەورە هەبێت، دووەمیان متمانەت بەخوای گەورە هەبێ، سێمیان هۆکارەکان جێبەجێ بکەیت. ئەوە بریتە لە تەوەکول هەبوون لەسەر خوای پەروەردگار. کەواتە ئەو تەوەکولە دەبێت تەنها لەسەر خوای پەروەردگار بێت. جاری وهەیە ئینسان دەچێتە لای دکتۆرێکی بەڵام تووشی گوناهی دەبێت، پێی وایە کە ئەو دکتۆرە یان ئەو عیلاجە بە بێجگە لە خوای گەورە و گەڕانەوە بۆ خوای گەورە دەتوانێت شیفاتدا و هەموو شتێکە، کەوە نابێت. دەبێت پێ دوابێت ئەو عیلاجە بە ئیزنی خوای پەروەردگار دەبێتە شیفا لە لای خوایە، بەڵام ئەو عیلاجە چییە؟ هۆکارێکە لە هۆکارەکان. بۆچی جێبەجێ دەکەین؟ لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمرمان پێ دەکات تەداوە و ئەگەر نەخۆشیەکتان هەبوو چارەسەر وەربگرن، چونکە خوای پەروەردگار هیچ دەردێکی نەناردووە ئیلا دەرمانیشی بۆ ناردووە، بەڵام نابێت لە دڵەوە پێ دوابێ ئەو دەرمانە هەموو شتێکە و بێجگە لە خوای گەورە دەتوانێت شیفات بدا، بەڵکو شیفا لە لای خوایە، بەڵام ئەو دەرمانەی کە وەری دەگرین هۆکارەکەش لە شەرعدا ئەمرمان پێکراوە. ئەگەر هۆکارێک ئەمرمان پێ نەکرابێ دروستە ئەنجامی بدەین، دروستە جێبەجێ بکەین؟ نەخێر. هەر شتێک لە شەرعدا دروست نەبێ نابێ ئێمەش پێمان وابێ ئەو شتە سوود و قازانجی بۆ ئێمە بەدەستە و دەتوانێت سوود و قازانجمان پێ بکێرێ. یاخود خوای گەورە دەفەرمێ ومن يتوکل على الله فهو حسبه، هەر کەسێک پشت بە خوای پەروەردگار ببەستی ئەوە خوای پەروەردگاری بەسە، واتە خوای گەورە بەسە بۆ ئەوەی کە ئینسان چ بکات؟ پشتی پێ ببەستێت و پشتی بە خوای گەورە قایم بێت. ئەنجا دانەر پێمان دەڵێت، زۆرمان نەماوە تەواوی دەکەین ئینشاءڵڵا ئەوەندەی، پێمان دەڵێ وەدەلیل الرەغبەتی وەالڕەهبەتی، دەلیلی خەوف و ڕەجائیش چییە؟ والخشوعی و هەروەها ترسان لە خوای گەورە. ئینەهم خوای گەورە باس پێغەمبەران دەکات، دەفەرمێ ئەوانە كانوا يسارعون في الخيرات، پێشبڕکیان لە کاری چاکەدا دەکرد، ويدعوننا رغبا ورهبا، داوایان لە ئێمە دەکرد لە کاتێکدا ئومێدیان هەبوو و ترسیشیان هەبوو، وكانوا لنا خاشعين و بۆ ئێمە ملکەج بوون و ترسیان تەنها لە ئێمە هەبوو. ئەنجا دلیلی ترسان لە خوای گەورە دەفەرمێ فەلا تەخشەوهم وەخشەونی، لەوان مەترسێن تەنها لە من بترسن. ئەدی بەڵگەی گەڕانەوە بۆ لای خوای گەورە و دلیل الئینابەتی، بەڵگەی گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. بەرام قەڵەمێکتان پێ بێ لەسەری بنووسن، دوای خۆبیرتان نایەتەوە برام، دەبینێ هەموو شتێکیش نازانن لەسەری بنووسن بە تێبینی. و دلیل الئینابەتی، ئینابەت چییە؟ گەڕانەوە بۆ لای خوای گەورە و پەشیمانی لە گوناه و تاوان. خوای گەورە دەفەرمێت وەئەنیبوا إلى ربکم، بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، وەئەسلیموا لەه، و هەروەها ملکەچی فەرمانەکانی خوای پەروەردگار بن. بگەڕێنەوە لە چی؟ لە هەر گوناه و تاوانێک کە دەیکەی پێویستە لە خۆت نەگەڕێی، بێخەم نەبی، بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و داوای لێبوردن لە خوای پەروەردگار بکەی. ئەها ئادەم عەلەیهی سەلام کاتێک گوناهێکی کرد داوای تەوبەی لە خوای پەروەردگار کرد، گەڕایەوە لای خوای گەورە، خوای گەورە لێی خۆش بوو. بەڵام ئیبلیس هەڵەی کرد لەسەری سوور بوو، بەڵکو پاساوی بۆ هینایەوە، خوای گەورە چی لێ کرد؟ سزایدا و دەری کرد لە ڕەحمەتی خۆی. ودليل الاستعانة، بلغي پشت بسن بخواي گەورە چییە؟ خوای گەورە دەفەرمێ إياك نعبد وإياك نستعين، خوایە هەر تۆ بە تاک و تەنها دەپەرستین و پشتیش تەنها بە تۆ دەبەستین. دەبێ ئینسان تەنها پشت بەچی ببەستێت؟ بە خوای پەروەردگاری خۆی ببەستێت. پێغەمبەریش دەفەرمێ إذا استعنت فاستعن بالله، ئەگەر پشتت بەس داوای یارمەتیت کرد تەنها داوای یارمەتی لە خوای گەورە بکە و پشت بە خوای پەروەردگار ببەستە. ودليل الاستعاذة، بەڵگەی
خۆپەنادان بەخوای پەروەردگار چییە؟ خوا دەفەرمێ قل ئەعوذ برب الناس، بڵێ من خۆم دەپارێزم و پەنا دەدەم بە پەروەردگاری، قل ئەعوذ برب الناس، بە پەروەردگاری هەموو خەڵک، قل ئەعوذ برب الفەلق، بە پەروەردگاری هەموو جیهان ئەوەی کە پەروەردگاری کێیە؟ ئەو پەروەردگارە پەروەردگاری هەموو جیهانە و پەروەردگاری هەموو بوونەوەرە. ودليل الاستغاثة تقريبا كاتكمان بروكوتاي بو توزر بسريعي خوينينوا وهروها بلغي هاوار بو كردنو هاوار تيبستن شيا خواي جورة فرمي إذ تستغيثون ربكم أجر إيوا دعوة خواي جورة بكنو وهروها هانا بو خواي پروردگار ببن أو فاستجاب لكم خواي جورة ولام تاندداتو بهاناتان وديت. ودليل الذبح بلغي سربرين كذا بيتنها بو خواي جورة بيت نابي بو إنسانك لبرد لاقي إنسانك دا ولبردمي إنسانك دا وكسيك جوريك فلانك قرباني بو بكي نابي بو بتكان قرباني بكريت نابي بو قبريك قرباني بكريت بي بلي كار الشيخ لو قندانا يستاج رنگا هرما بيت وكوقت خوي هبوا شونة كيوستاني وكتيانا وكار الشيخ هذا بي شيخ لێرەیە قەبرەکەی لێرەیە خوالی خۆش بێ هەر کەسێکی هەیە گوتویانە دەبێ حیوانێکی بۆ سەر ببڕین دەنازەرە ڕوزیانێکن لێ دەدات والعیاذ بالله ئەوە نابێ برام چۆن سەربڕین تەنها بۆ خوای پەروەردگارە ئەوە دەبێتە شیرک. خوای گەورە دەفەرمێ قل ئین سەڵاتی بەڵێ ئەی پێغەمبەر بەتەئکید و بەڕاستی نوێژم و نوسوکی و هەروەها سەربڕینم و مەحیایە و مەماتی و هەروەها ژیان و مردنم لله رب العالمین بۆ کێیە؟ بۆ پەروەردگاری جیهانیانە لا شەریکە لەهو هیچ هاوبەشی نین وبذلك ئومیرت بڵێ من فەرمانم بەوە پێکراوە برام فەرمان بە هیچ شتێکی دیکە نەکراوە وأنا أول المسلمين ومن یەکەم کەسم کە تەسلیم و ملکەتی فەرمانەکانی خدای پەروەردگار دەبم. پێغەمبەر دەفەرمێ لعن الله من ذبح لغير الله لعنەتی خوا لەو کەسە بێ کە بۆ غەیری خوای گەورە سەردەبڕێت. ئەدی ئەو کەسەی بۆ غەیری خوای گەورە شتێک سەردەبڕین نابێ ئەو بەڵگانەی لەبەرچاو بێ برام. ئێمە بە بەڵگەی چی مسلمانین؟ بەڵگەی قورئان و سنت. ودلیل النذر بەڵگەی نەزرکردن بۆ خوای پەروەردگار و نابێ نەزر بۆ غەیری خوای گەورە بێت یعنی لەسەر خۆتی نەزر کەی پێویستی بکەی حیوانێک سەر ببڕیان خێرێک بکەی دەبێت تەنها بۆ خوای گەورە بێ. خوا دەفەرمێ یوفون بالنذر ئەو کەسانە کە باسی سیفەتی ئینسانی ئیماندار دەکات وەفا بە نەزر دەکەن کە بۆ خوای گەورە نەزرێک دەکەن لە سنووری شەرعدا جێبەجێی دەکەن ئەو کەسانە. ويخافون يوما دەترسێن لە ڕۆژێک كان شره مستطيرا کە شەڕ و خراپەکەی زۆر بڵاو دەبێتەوە کە ڕۆژی قیامەتەیە شەڕ و خراپەکەی گەلێک زۆرە. لێرەدا هاتینە کۆتایی دەرسی پێنجەم کە دەگەینە ئەسڵی دووەم. ئەسڵی یەکەممان تەواو کرد کە ناسینی خوای پەروەردگار بوو کە ئەو دەرسی پێنجەمە زۆر گەرنگ بوو. بۆچی؟ چونکە باس لە جۆرەکانی بەندایەتیکردن بۆ خوای پەروەردگار دەکات. ئەو جۆرانە ئەو جۆرە بەندایەت عیبادەتانە ئەو ئەنواع العیبادەتە دەبێ تەنها بۆ خوای پەروەردگار بێت. هەموو جۆرێکی عیبادەت دەبێت تەنها خالیسەن و مخلصەن بۆ خوای گەورە بێت. هەر عیبادەتێک بۆ غەیری خوای گەورە بێت دەبێتە چی؟ دەبێتە شیرێک نابێ ئینسان بۆ غەیری خوای پەروەردگار ئەنجامی بدات. کۆتاییمان بە دەرسی پێنجەمیش هینە تا دەرسێکی دیکە خوای گەورە لەم ویلایەکی خۆش بێ ئینشاءالله. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.